لە هیچ وڵاتێک وانە بووە خۆسی تەکسیش بکات کابرا سیارێکی پایسیە دەفتەرە تەکسی پێەکە مۆزەفە لە دایرەکەی دەرەچێ و GPS-ەکەیش پێکە و تەکسیەکە وەکو شۆفێرانی تەکسی کێشی شتانێ کێشە ئەومانەیە خصوصی تەکسی شەکات لە هیچ وڵاتێک وانە بووە خۆسی تەکسیش بکات کابرا پێت ئیشەکەی من بووە شوا چۆنە بێت کابرا مۆزەفە ملیۆنە 2 میلیۆن ڕاتب بۆ بێت ئیشەکەی من بووە من کابراکی على باب الله ڕزقم لەسەر شارە خوایە بۆ ئیش من بووە ئەوە پێمان ناخۆشەوە تشتە نابێت ئێمە ئیشقمان خۆشەوێ وایە هەر کەس ئیش خۆش دەوێت کابرا قبوڵەکە من بڕۆمە شوێنەکەی داوام بکەم قبوڵەکات ئەو ببێت ئیش من بووە 120مان لێ وەرەگرێ 120 لە کوێ بێرم میدەم پێی کابرا بەس بیدەمێ نە تامینی دایە پێم نە زمانی دایە پێم بەس لێم وەرەگرێت شوا هەیە ئەوە چۆن شەریکەیەکە شەریکە بێ بیدەیتی بداتێ دوایی ئەمە بەس لێت وەرەگرێ شوا نەبووە ئەمە یەک بلێر ببیستین ستان کردو لەگەڵ شەریکەکە شەریکە گوێمان لێ ناگرێت شەریکە پشتیەیە حەزبەکان پشتێتی ئەوە چەندەمی جار خۆی پیشاندانەکەن وەڵا ئەمە چوارەم جارە بەخوا ئەمە 4 جار دەرەچێت هیچ حەلێک ناکەن نە نەقابە حەلێکە نە مرور حەلێکە نە مرۆتەنی حەلێکە بەس خوا بەگەم خۆی حەلیکات نازە ئەم شەریکە کێ ئێرانیە ئیسرائیلیە پشتیەیە کابرا کێشەی ئەمە لەگە بەلیتەنە کێشەمان ئەوەیە کاکە ئەوان ئەو سیارەیە لەو سیستەمی بەرنامەیە کە داخلیان کردو زۆری خصوصیە تەکسیتیانی ناڵم تەکسیتیانێ بەڵان 190 خصوصی خصوصی نە نەقابادا هیچ نادا سافی وەرێگری هەرچەند ئیشکا بە زیاد بێ ئێمە نەقابا دەین ئێمە هیلاکە بین ئێمە ژیانمانە سەرەوە کاکە کابرا سیارێکی پایسیە دەفتەرە تەکسی پێەکە مۆزەفە لە دایرەکەی دەرەچێ و GPS-ئەکەیش پێکە و تەکسیەکە ئەوەیە مەسەلەکە ئێمە کێشەمان خۆیمە با ئیشکا بۆ ئێمە سپادی ئەگەر ئیشکا بەڵام بە مەرجێک تەنها سیاری خصوصی وەرگری ئێمە ئەوە عەفو سیاری تەکسی وەرگری خصوصی وەرنەگری باشە ئەوان ڕۆژانە نزگە چەندێکی شەکەن ئێوە چەندی شەکەن وەڵڵاهی هەیە دەڵێ 30 شەکەم 35 شەکەم مج بە قورعان 5-6 زاریش ناکەم